ئەو کاتە قۆناغی چوونە ناو پروپاگەندەی خۆی لە هەڵبژاردنەکان ئاشتی بەبێ شەڕ دەست پێ کرد. طبعا ئەمە بابەتی زۆر مهم بوو. تۆ لە ئەمریکای ئەوە تا ئەوروپا هەموو یەکترێ کوژە شەڕی جیهانیە و خەڵکێکی زۆر ماڵوێران بووە. ئەمریکیەکان لەو قۆناغە لە ڕێگەی ئەم دروستمەوە کە دروشمی هەڵبژاردن بوو زۆر پشتیوانیان لەم دروشتە کرد. ئەوە بۆ ویدرۆ دەرچوو، ویدرۆ ویلسن دەرچوو. بەڵام دواتر لە ڕێگەی چیەوە پێکای؟ لە ڕێگەی چاپەمەنی، لە ڕێگەی میدیا و ئەو ئەمرازانی کە لەو قۆناغە بەرجەستە بوون. قسەکە لەسەر چییە؟ لەوەی کە چۆن حکوومەت لە قۆناغێکی سەرەتا و دەست پێشخەر تێگەشت لەوەی کە میدیا ئەتوانێت ڕۆڵێکی زۆر کاریگەر و گرنگ ببێنن لە دیدگای کۆمەڵایەتی سیاسی خەڵکێک لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تری گواستراوە. ئەمریکێکە لە ئەرکە هەرە گرنگەکان هەر لە قۆناغی جەنگی جیهانی دووەم و بەتایبەت لە سەردەمی نازیەکان کە ئەزانین هتلەر و تەنان ئەو وەزارەتە دیاریکراوەی کە بۆ ڕاگەیاندن هەبوو. خسمان ڕوو لە بابەتەکە بریتی بوو لە بە ئامرازبوونی میدیا و بەکارهێنانی وەک ئامرازی باڵاتری پروپاگەندە بۆ گۆڕینی بابەتێکی سیاسی بە بابەتێکی سیاسی تر. بەتایبەت ئێمە ئەو نمونانەمان باس کرد کە نمونەی مەترسیدار بوون لە وێنەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەو وێنانەی کە لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 1990 و بەتایبەت لە دوای شەپۆلی گۆڕانکاریەکانی عێراق و هەرێمی کوردستان لە 2003 هاتوونەتە ئاراوە. بەتایبەت باڵایی ئەم جۆرە لە میدیا لە دوای ساڵی 2011ەوە بە مانایەک هەرچەنە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی تەوژمی ناڕەزایەتی هاوڵاتیان بوو بێتنەوە، ئەوەندە ژماری دەستگا ڕاگەیاندنەکانی زۆرتر کردو بۆی بتوانێت کۆنتترۆڵی ئاراستەی بیرکردنەوەی جەماوەر و خەڵک بکات. بۆیە ئەو جۆرێک لە پیشەسازی توانای خۆی بەکارێناوە بۆ کۆنتترۆلکردنی ئەم بۆ چوونانە وەش سەر لێ شێواندنی زانیاریەکان تەنانەت بەشێکی ئەم کەمپین و هەڵمەتانی کە بۆ دەرمان بۆ بەرەنگاربوونەوەی کڕینی مریشکی بیانی یا چەندین دۆسی ترخان لەو بابەتانە بوون کە وەکو نمونە لە شێوازی نمونونەکان بە تێک ڕاهێنرانەوە. بۆیە میدیا ئەرک و بەرپرسیارەتێکی زۆر گەورەی هەیە و ئەوەی کە بەرک و بەرپرسیارەتی لێرە زۆر جەختمان لەسەر کردەوە. ئەرک و بەرپرسیارەتی میدیاکارانی سربەخۆن کۆ میدیا ئەهلیە سربەخۆکان کۆ ئەو حزبە سیاسیانی کە بانگەشەی ئەوە ئەکەن دیدگا بۆ چوونیان جیاوازتر لە پارتی و یەکێتی و بەشێکی تری ئەو هێزە سیاسیانی کە ئێستا هەرێمی کوردستان بەرەو فۆرمێکی حکومڕانی تەواو بنەماڵەی تۆتالیتارێ بن.